ئەم ڕۆژە زۆر گرنگە بۆ ئێمەی کەرکووکی بە تایبەت. ئەمە سەرکەوتنێکی گەورەیە. ئێستا چی بۆ کەرکووکیان ناڵێن کە بەتەمان بەژاری لە پرۆسی دەنگدان نەکەن؟ وەڵاهی من ئەڵێم زۆر عیبە بۆ کەرکووک، چونکی کەرکووک تایبەتە، کەرکووکیەکان تایبەت ئەبێ دەنگ بدەن. بە ناوی شەیدی هەموو شەیدانەوە کە خۆم سێ برام شەیدا، خۆم برینداری شەڕی داعاشم لە بانقەڵا بریندار بووم، بە ناوی هەموو شەیدانی کەرکووکەوە داوا لە خەڵکی کەرکووکەکەم خوا وەرن بۆ دەنگدان. کەرکووکین و یەک خێزان و خاوەنی شەهیدن بە جلوبەرگی ڕەسەنی کوردی سەوزەوە هاتوون بۆ پرۆسەی دەنگدان، داوا لە خەڵکی کەرکووک دەکەن بەشداری لە پرۆسەی دەنگدان بکەن بۆ ئەوەی دووبارە کوردبوونی کەرکووک بسەلمێنن. جلوبەرگی سەوزتان لەبەر کردو هەمووتان هاتوون بۆ دەنگدانەوە چۆنە؟ بەڵێ بە تاکید هەموو بانێکێتین، هەموو بۆ سەوزین تەنسیقتان هەر بەجلی کوردیەوە دێن بۆ دەنگدان. بەڵێ وەڵام من زۆر پێم ناخۆشم خەڵکە بەجلی نەوعیکی ترەوە دێنە. لەبەرەوەی ئێمە کوردین، ئەم جلانەش واتە کورد، واتە یەکێتی، بەڵێ واتە کەرکووک. پێمتان چیە بۆ کەسانی کە بڕیاریان داوە بەشداری لە پرۆسی دەنگدان؟ ئەوانە زۆر غەڵەتن بۆ ئەو کاتێکەوە کاندیدەکان یەکی 50,000 دەنە خەڵک ئەو عالمە کۆ بێتەوە لیان ئیترنیە خەریکە کاندیدەکانە کەونە ژێر پاڵەقا، بۆ ئەو کاتەوە عالمە گردە بێتەوە بۆ 50,000 تخوا 50,000 قیمەتی هەیە بە دوو ڕۆژ مناڵەکە تەواوێکە. ئەی بۆ نایی ئەمە سەرکەوتنی گەورەیە، ئەمە سەرکەوتنێکی گەورەیە، ئەم ئیمزای و ئەم پەنجەمۆر سەرکەوتنێکی گەورەیە بۆ ئێمە پێگەمان بە قۆتە بێ لە کەرکووکیەکان جیاوازە، زۆر ڕۆژێکی جیاوازە، زۆر جیاوازە، ڕۆژێکی تایبەتە، ڕۆژێکی خۆشە. من داواکەم لەو کەسانی کە تا ئیستا لە ماڵەوەن و نەهاتوونە بۆ دەنگدان داوایان لێکەم، ڕزایان لێکەم، وەڵا من گریانم دێ بە قورعان گریانم دێ، لەبەرەوەی مە خۆمان خاوەن شەهیدین، پیاوەکەم خاوەنی سێ برای شەهید بەس خۆی ماوە. داواکەم لەو کەسانی کە تا ئیستا لە ماڵەوەن دڵگرانن لە یەکێتی، دڵگرانن لە حیزبەکەیان، هەمووی بدنە لاوە ئەمی سعاتە ماوە، هەر سعات و نیوەکی تر ماوە، بابێن ڕزایان لێکەم، تکایان لێکەم، بابێن دەنگەکانیان بدەن، با پێگەمان زیاد بێت، بۆچی ناحەزان و نەیاران بەسەرمانە سەرکەون، با خوێنی شەیدەکانمان بە فیڕۆ نەڕوە. من تا ئەو ڕۆژەی ئەمرم لە بیرم ناچێ کە چەندێ دەردەسەریمان بەسەر هاتووە، چەندێ دەردەسەری بەسەر ئێمە هاتووە، ئێمە عارەب تورکمان، ئێمە لە هینەکانی خۆمان مەجالێ نەبێ غەدرمان لێکەن، بەس خەیاڵیان خاوە، غەدر لە یەکێتی ناکرێ، ئیشەڵا یەکێتی سەرکەوتووە بێ، ئەم جارە سەرکەوتووتریشە بێت. سپاس بۆ ئێوەش بەخێر بێن. خاتونکیان تۆ شۆرە ئێرەوە سڵاوت لێدێ. بە هەمان شێوە تۆش لە کەس سەوزە چۆن بوو بڕیارت دامڕۆ بەجلێکی کوردی سەوزە بەشداری لە پرۆسەی دەنگدان بکەی کە مافی چارەی خۆنووسینە کە پرۆسێکی زۆر گرنگە بە تایبەتی لە شاری کەرکووک؟ بەدڵنیایەوە ئەمە ڕەمزی کووردە، ئەم جلوبەرگە ئەبێ بیپۆشین ئەم ڕۆژەیە، ئەم ڕۆژە زۆر گرنگە بۆ ئێمەی کەرکووکی بە تایبەت، داوا لە هەموو کەرکووکیەکانەکەم ئەوانی کە لە ماڵەوە دانیشتون بە دیار کەناڵەکانەوە با بێنە دەرەوە دەنگی خۆیان بدەن و دڵیان ئاسوودە بکەن. وتت هەڵپەڕیوی زۆر یەک سعات وەڵا یەک سعاتە لە خۆشی سەرۆک پاڤڵ و کاگڕێکبار و کاگاسۆ لەوێ هەڵەپەڕی. دڵخۆشیە لە چیوە ئەو جۆش و خرۆشە چیە؟ لەبەرەوەی خوشکی سێ شەیدم تا ئێستا دوو برام جەنازەشی نییە، برایەکم لەو شێم حێدینە، دوو لە ڕوحازی سەگ دەرێکت خواردی، لە قەبریشی نییە، بەس ڕەمیان کرد و یەنا لێ کۆمەڵی خۆڵیان کردەبانێ، دەمەشۆفڵی خۆڵیان کردەبانێ ئەلوێ سەگ خوارد. حکمی عەرەبتان بینیوە، ئێستا چی بۆ کەرکووکیان ناڵێن کە بەتەمان بەژاری لە پرۆسەی دەنگدان نەکەن؟ وەڵاهی من ئەڵێم زۆر عیبە بۆ کەرکووک، چونکی کەرکووک تایبەتە، کەرکووکیەکان تایبەت ئەبێ دەنگ بدەن. لەبەر ئەوەی ئێمە کاگاسۆ چی بۆمان نەکرد، ڕێبوار چی بۆمان نەکرد، بەڕێز محافظ چیان بۆمان نەکرد، هەرچی بڵێ ئەوان بۆ ئێمەیان کرد، ئێدەبا ئێمەش بەم دوو ساعتە بۆ ئەوان بین ئەوان بڵێنیاندا بە کاک ڕێبوار بە کاک ئاسۆ بەڵێنیاندا بابێنە دەرەوە دەنگی خۆیان بن، با ویژدانی خۆیان ئاسوودە بکەن، یعنی بۆ نایەنە دەرەوە بۆ دانیشتنە بە دیار کەناڵەکانی دەنگدان لە شاری کەرکووکە پەیوەستە بە ویژدانەوە.
بەڵێ بەدڵنیایەوە وجدانی خۆت ئاسوودە بکە یعنی سەر سنووق دەنگ بدا ئەوەی وجدانی هەبێ یەک تۆ زەمیر وجدانی بێ خوێنی شەید شێرکۆ سێن مەسوور بە فێڕۆنەڕە دەستە خۆش بێت حیاتم چاوەکەمی مەمەگیان تۆش ئاڵایەکی یەکێتی و کردوتە ملت و ڕسمی کاک بافڵی پێوەیە بەشداری لە پرۆسی دەنگدان کرد بڵێ پێشەکی بە خێراتنتانەکەم کاتەکەمان زۆر کەمی ماوە داوا بە ناوی شەیدی هەموو شەیدانەوە کە خۆم سێ برام شەیدا خۆم برینداری شەڕی داعاشم لە بان قەڵا بریندار بووم بە ناوی هەموو شەیدانی کەرکووکەوە داوا لە خەڵکی کەرکووکەکەم خوا وەرن بۆ دەنگدان ئەم سەعاتەمان ماوە با سەرکەوتوو بە دەستبێنین ئەگەر بێنە سەر باری ئیشکردن ڕێوارتەها چی نەکرد چی بۆ شاری کەرکک نەکرد کردوێتی بە دووبەی کاگا سۆڵمانی چی نەکرد ماڵ بە ماڵ ئەگەر ڕێ و شەو ڕۆژیدا بۆیە دەمیەکەوە کاک پافڕز چی نەکرد دە کەڕەت مایکەکیدا ئەردا ئیتر جاریکە ئەو قسەیە دووبارە ناکاتەوە داوا لە خەڵکی کەرکۆکەکەم ئەم سەعاتەماوە لە ماڵەوە بێنە دەرەوە بۆ سەر سونقی دەنگدان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان 222 دەستخۆشیتان لێکەم سەرەکەوی نیشەڵڵا ئەوەی بۆ کورد بکرێ کاک پاڤڵێکە کەستر نایکە